ئەو کاتەی لە سەرەتای ساڵی 2016 حکوومەتەکەی پارتی و یەکەتی بڕیاری ستەمی پاشەکەوتی مووچەیان بەسەر فەرمانبەران سەپاند. هەرێمی کوردستان ڕۆژانە بڕێکی زۆر داهاتی لە خاڵە گومرجیەکان و فرۆشتنی نەوت و باج و ڕسومات دەست دەکەوت. بەڵام بیانووی ئەوان بۆ بڕیارەکان نەناردنی بەشەبوجەی هەرێم بوو لە بەغدا. لە ئێستاشدا لە ڕۆژەکانی کۆتایی کابینەی هەشتەم نێچیروان بارزانی بڕیاری هەڵوەشاندنەوەی پاشەکەوتی مووچەیدا. بەڵام ئەم بڕیارەش بەستراوەتەوە بە کۆمەڵێک ئەگەر وەکو ناردنی 522 ملیارد دینارەکەی بەغدا و 25 ملیارد دینارەکەی ئەمریکا کە وەکو هاوکاری بۆ پێشمەرگا دەینێرێت. پرسیارە جەوهەریەکە لێرەدایە کە ئاخۆ حکوومەتی هەرێم 28 ساڵە چی کردووە؟ بۆچی ناتوانێت تەنها مووچەی فەرمانبەران دابین بکات؟ ئەی ئەو بەرپرسانەی دەیانگوت تەنها بە پارەی نەوت دەتوانین خۆمان بژێنین چی؟ حکوومەت زۆر دەوڵەمەندە بەڵام فێری ئەم سیاسەتی برسیکردنەوە پارە لە خەڵکە شارێتەوە پرۆژە جێبەجێ ناکا. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت نێچیروان بارزانی ئەو بڕیارەی تەنها بۆ ئەوە داوە کە فەزیحەتی گەورەی بڕینی مووچەی خەڵک لە ئەستۆی خۆی دابماڵێت. بەڵام ئەو ئابڕوچوونە لە ئەستۆیان لا ناچێت چونکە نزیکەی 20 میلیارد دۆلاری مووچەخۆران قەرزارن. بۆ ئەوەی فەزیحەی گەورەی بڕینی مووچەی خەڵک بە نایاسایی لە ئەستۆی خۆی دابماڵێ و ئەمە لە ئەستۆی کابینەی هەشدا ناماڵڕێت چونکە ئەمانە نزیک بە 20 میلیارد دۆلار مووچەی خەڵکیان بە کاشی نەداوە و قەرزە لایەن و بە نایاسایی ئەم کاریان کردووە. بۆیە بەڕاستی بە تەنها بڕیاری لابردنی لە کاتێکا کە دەیانتوانی زۆر پێش ئێستا ئەم پاشەکەوتە زۆرە ملیەیە نایاساییە لابەرن بەڵام لایەن نەبردووە تا ئەو کاتێکە یاسای بودجەی عێراق جێبەجێ ئەبێ و بەشە بودجەی هەرێم لەوێ زۆر لەوە زیاترە کە ئەمان چاوەڕێیان کردووە ئەتوانن مووچەی زۆر پێ باشترکەن. ستەمی پاشەکەوتی مووچە چەندین لێکەوتەی خراپی لێکەوتەوە وەکو زیادبوون ڕێژەی بێکاری و هەژاری و تەلاق، تێکچوونی شیرازەی خێزان و کەمبوونەوەی هاوسەرگیری و ئیفلاسبوونی چەندین بازرگان. بڕیاری پاشەکەوتکردنی مووچەی فەرمانبەران کاریگەری زۆر خراپی هەبوو، نەک ئێستا تەنها بەتەنها بە بڕیارێک بتوانن ئەو پاشەکەوتە هەڵبوەشێنێتەوە بەڵکو کاریگەری لە ڕێژەی زیادبوونی ڕێژەی تەلاق ئەوانە هەموو کاریگەری سۆسیۆلۆجی و هەروەها سایکۆلۆجی هەبووە لەسەر خەڵکی کوردستان، هەروەها کەمبوونەوەی ڕێژەی هاوسەرگیری، هەروەها تەنانەت وای لێکرد کە زۆر لە کۆمپانیەکان بەرەو ڕووی ئیفلاس بڕۆن و چەندین بزنسمان کۆتایی بەژیانی خۆی بێنێ. ئەوانە هەموو کاریگەری خراپ بوو، تەنانەت کاریگەری خراپی ڕاستەوخۆ لە سەرکەرتی تەندروستی، لە سەرکەرتی خوێندن، بە تایبەتی توێژینەوە و خوێندنی باڵای زانکۆکان. بڕیاری ئابووری سربەخۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان هۆکارێکی سەرەکی بوو بۆ دروستبوونی قەیرانی دارایی و داهێنانی ستەمی پاشەکەوتی مووچە. سۆران عومەر پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵیش دەڵێت ئەو بڕیارە تەنها بۆ ئەوە بوو کە سیاسەتی برسیکردنی خەڵک جێبەجێ بکرێت و ئەو بەرپرسانە پارەی وڵات ببەنە دەرەوەی وڵات. حکوومەتی هەرێم خۆی هۆکار بوو بۆ ئەوەی بەشە بودجەی هەرێم ببڕێ بە بیانووی ئەوەی کەوا پارە زیاتر دێنن خۆیان نەوتە فرۆشن ئابووری سربەخۆ دروست دەکەن، بەڵام ڕاستیان نەکرد، خیانەتیان لە خەڵکی کوردستان کرد بەو ناوەوە. نەوتی هەرێمیان بۆ ماوەی چەند ساڵ فرۆشت، پارەکەشی نیوە زیاتری دیار نییە. جگە لەوە نەوتی کەرکووکیش لە شەڕی داعشا بردیان و فرۆشتیان ئەویش دیار نییە، دەبوو مووچە زیاتری پێ بدەن بەڵام هاتن دەستیان بۆ مووچەی خەڵک برد ئەویشیان بڕی. ئامارەکانی فرۆشتنی نەوت و داهاتی خاڵە گومرجیەکانی هەرێم لە 4 ساڵی ڕابردوودا ئەوە دەردەخات کە حکوومەتی هەرێم مانگانە زۆر زیاتر لە مووچەی فەرمانبەرانی دەست دەکەوت، بەڵام بە ئەنقەز مەبەستی نەبوو مووچەی فەرمانبەران چاک بکات و ژیان و گوزەرانی هاوڵاتیان باش بکات بۆ ئەوەی هاوڵاتیان تەنها بە پێدانی مووچەکەیان شکور بن و داوای مافەکانی تریان نەکەن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.